ئەگەر پیاوی قسە بکە فسقەلگیان ڕۆشن بیرە فەیکەکان و ئۆپۆزیسیۆنە نەرمەکان پیاو ناوێرێ ڕسمێک دابنێ خوا ئاگادارە هەژ ڕۆشن بیر و چالاکەوان و پێنج سەرکردەی پۆپۆلیستی ئۆپۆزیسیۆن یەکسەر بەیان نامە و ناڕەزایەتی نامە و تووڕەی نامەی لەسەر دەرەکەن و خۆیان شین و مۆرەکەنەوە کەچی ئەوە لەو سەرچنارەی سلێمانیا دەبابەی ئەشخاص خۆی کرد بە ژووری نووسنا و ئەوانیش پیاوێکیان تیا نەماوە نەقە بکە. لەمە خۆشتر ئەوەیە سەرکردەی معارەزە هەیە لە هەموو کاسەیەکا کەوچکە خوا شاهیدە ڕۆژی 15 پۆست لەسەر شتی بێتام و بێمانە ئەکات بەڵام تۆ تەماشای فەیسبووکەکەی خوا ئاگای لێیە 4 ڕۆژە یەک پۆستی کردووە باشە کاکە لەمانە خۆشتر و بەتامتر بڵێن چییە تۆ دەبابە و ناقیلە و مەدفەع و مدەڕەعا و درۆن بەریتە سەر ماڵی خەڵکو کەچی بیت و کۆنگرەی سۆسیال ئەنتەرناسیۆنال ببەستی و باز لە پرەنسیبەکانی کاری مەدەنی و زمانی دیالۆگ بکەیت دەی تەلاقەکەی باران بەو کەوت بێ ئەم شتە سەیر و سەمەرانە بەس لە کوردستانە هەیە لە هەموو ئەمانە خۆشتر و سیرتر کاکە حەمەی گوڵەخانەیە دیار نییە بەس ئەڵێن لەسەر ئەو ڕووداوانی لالەزار و یەکێتی گوتێتی چۆنە بێت ئینسان لەگەڵ ئامۆزا و برای خۆیان هەڵنەکات و نەگونجێ ماقوڵ چیە تۆ نەتەوێت ئامۆزاکەی خۆت لە گۆشت و خوێنی خۆتە لەگەڵت بێت و هاوکارت بێت جا لەمە عەجەبتر ئەو مەکتەب سیاسی و سەرکردایەتیانن لە یەکێتی نیشتمانی کە هیچ پرس و ڕایەکیان پێ نەکراوە بۆ ئەم هێرشە گەورەیە و ئەو جەوەی کە خوڵقاندیان تەنانەت هەندێک ئەوە نەبێ ئاگا بوون ئەڵەن شەو نەیزانیوە و بەیانی کە هەستاوە تەماشای فەیسبووکەکەی کردووە 1000 تەلاقی خستۆ و توێتی ئەو وێنە و ڤیدیۆیانە زیرەکی دەستکردن و ڕاستی نین ئێدا ماوان نەک ڕای وەرنەگیرا و پرسی پێ نەکراوە ئەسڵەن هەر ئاگەی لە مەحمووی بێزەواویش نەبووە بە قورعانەکەی گڵەزەر لەمانە خۆشتریشان تۆ تەماشاکە شەوی هێرش و هەڵکوتانە سەر لالەزار ئەو دەرو دراوسەیە ماڵەکانیان بێ ئاگا و بێ گوناه درایە بەرچۆپ و هاوەن و مەدفەعی 106 دار و پەردویان ڕوخێنرا ئەڵەن لیژنەی قەرەبووەکەی ئیدارەی گشتی هاتوون بە فەردەیەک گەچەوە و تویانە قەرەبووتانەکەینەوە ئەمەیان پێکەنینی ناوێت تاوێ گریانیەوێت بەخوا ئەم هەویرە ئاوی زۆر هەڵەکێشێ با قسە نەکەم خواتان لەگەڵ